سەرڕای خراپبوونی کوالێتەکەی نرخی بنزین لەگەڵ هاتنی جەژنی قوربان لە بەنزیخانە ئەهلیەکانی هەولێردا بەرز بووەتەوە بە شێوەیەک نرخی 1 لتر بنزینی نۆرمال لە هەندێک لە بەنزیخانەکان گەیشتووەتە 750 دینار هەروەها نرخی بنزینی سوپەریش گەیشتووەتە سەروی 940 دینار ئەمەش ناڕەزایی شوفێرانی لێکەوتوتەوە. بەس نەفتە نازم چەوە. ئەم خاوەن شوفێری تاکسیە بەهۆی خراپی کوالێتی بنزین ماوەی 3 ڕۆژە 3 فیلوپەمپی گۆڕیوە ئەمەشیان کە بژێوی ژیانی لەسەر تەکسیەکەیەتی دەڵێت ئێستا ئیشوکاری ئێمە تەنها بۆ کڕینی بنزینە. ئەوە بنزینەکە ئەوە حەوتمانە ئەوە 3 ڕۆژە 3 فیلپەم بەخۆی لیتری بنزینی بە 750 تێکردیە. چۆن ئیشوکارەکەن ئەوە تەکسیتان پێ مادەم چۆن ئیشوکارەکەنەوە بڵاکە چی بکەین هیچ چارەمانە هیچ ئیشێکی کەمە چی بکەین ئەوە حەوتمانە ئەوە بنزین کا حکومەت چه حکومەتە ئەوڕۆ ئەگە حکومەتە دەبا سعری بنزین لە هەموو جای یەک جێبە یعنی سعرەکەی بە 650 بە 700 بە هەر بنزینخانەک یەک سعرە هەر بنزینخانەک سعری خۆی بە کەیفی خۆی سعری گەندانە سعرەکەی گران بۆمە خاصن تاکسیەکان ئەو ڕۆژانە ئەو ئیشەی دەکەین ئاغرب بۆ بنزین دەڕ سعرەکەی زۆر گران بە تایبەتی بۆ ئێمەی تاکسی ژیان و گوزەرانمان لەسەر ئەوەیە. دیاریکردنی چەند مەرجێکی قورس لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ بازرگانانەی کە مەبەستیانە نەوت و بنزین لە دەرەوە هاوردەی کوردستان بکەن و دیاری نەکردنی نرخی بنزین لەلایەن حکوومەتەوە بە بیانووی بازاری ئازاد بە سوودی چەند گەورە بازرگانێکی سەر بە هەردوو حیزبی دەسەڵات شکاوەتەوە هاوڵاتیانیش تێدا زەردمەند بوونە. ئەگەر ئێمە هۆکارەکانی وەربگرین هەم هۆکاری ئیداری هەیە هەم هۆکاری هونەریشی هەیە ئەوانی کە فەرز کراوە بەسەر کۆمپانیەکان بۆ نمونە لە هۆکار ئیداریەکان ئەوە پەیوەندی بۆ سیستەمە حکومڕانیەوە هەیە کە لە هەرێمی کوردستانی ئەوەی پەیڕەوی سیستەمی بازاری ئازاد دەکەن کە ئەمەش هەڵی بۆ هەندێک بازرگانی چاوچنەوە خۆستۆتەوە لەبەرەوەی زەبط و ڕەبتی ئیداری نێوان هاتوون استقلالی بازار دەکەن بە کەیفخۆیان بەرز و نزمی لە بازار بنزین دەکەن ئەوەی تریشیان ئەم هۆکارەیە کە بە پێڕێنمایی وەزارەتی سامانە سروشتەکان دانراوە بۆ کۆمپانیاکان کە کۆمپانیا دەبێت چەند مەرجێکی هەبی بۆ ئەوەی بتوانێت بنزین بەرهەم بێنێت یان بنزین بێنێت ئەم مەرجانەش لە توانای هەموو بازرگانێکدانە بۆی وای کردووە قۆڕخکاری لەم مەجالە دروست ببێت. کۆنجومەنی پارێزگا تا ئێستا بە دوواداچوونێکی ئۆتۆمان نەکردووە چونکە خۆ دەزانیم ئەم مەرجانێک کە پێشتر ئاماژەم پێدا ڕەنگە بێتەوە ئەوە دەستگرتنەشی ئەنجومەنی پارێزگا. بەرپرسانی یەکە ئیداری شاری هەولێر هەرچەندە بەشێکیان لە دەرەوەی وڵات بوون و بەشێکیان ئامادە نەبوون لێدوان بدەن بەڵام ئاماژە بۆ ئەوە دەکەن لەبەر ئەوەی بەنزیخانەکان ئاهلین و بازارەکەش ئازادە ئەوان ناتوانن نرخەکانیان بۆ دیاری بکەن و بەرزبوونەوەکەش پەیوەندی بە زیادبوونی خواست و ڕۆژانی جەژنەوە هەیە ئەمەش لە کاتێکدا قایمقامیەتی هەولێر پێشتر ڕایگەیان چەند لێژنەیەکیان پێکهێناوە لە کاتی جەژن و دواتریش سەردانی شوێنە گشتەکان دەکەن و چاودێری خزمەتگوزاری و نرخەکان دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.